بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکتان باش. سڵاو و ڕێزمەیە لە خزمەت هەمووتان. هەرە جۆرە کاگادارن هەر هەفتە ئێمە بەنامەیەکمان هەیە سەبارەت بە کێشەی دیار بەناو ژیانەوە. ئەم جارەیش بۆ جارێکی دیکە هاتوونێتە خزمەتتان میوانداری یەکێک لە لاوانی خۆشەویستی کوردستانەکەین بەناو هاوڕێ پەیمان. ئەم بەرنامە اختصاصمانداوە بەوەی کە چەند پرسیارێ سەبارەت بەم کێشە کۆمەڵایەتیە لە کاک پەیمان پرسین. کاک پەیمان یەک لەو لاوانەیە کە توانیویە غەلەبە کا بەسەر ئەو کێشە و گرفتە و نایەوەی ئیتر قوربانی ئەو موازەڵە بێت، بۆیە وەک لاوێکی شۆڕشکێر ڕووی کردێتە ڕیزەکانی کۆمەڵە و لێرە ژیانێکی دیکەی بۆ خۆی دابین کردووە. حەزەکەین لە تەجروبیاتی کاک پەیمان لەم زەمینە کە چۆن توانێ سەرکەوتوو بێت لەم بوارە کەڵک وەربگرین و ئێوەش بتوانن کەڵکی لێ وەربگرن. کاک پەیمان بەخێر بێ. سپاسی لێ یەکەم سڵام ڕازادە بخدمەت بینەرانی عزیز و لێوەش سپاس گوزارم کە لەم بەرنامەم لەم بەشداریتان کرد. خواهشەکەم بەخێر بی کاکە. کاک پەیمان تۆزێ پرسیارەکانمان خصوصی هە سەبارەت بە ژیان خۆتە، بۆیە لە هەر بەشێکی ئەگەر زانیت ناتەوەی جواب بیتەوەمانە کێشە نییە باشە. چەند ساڵتانە؟ من ئەلان 32 ساڵ. 32 ساڵ. چەند ساڵ کێشەیەتیاتان بوو؟ من 14 ساڵ. 14 ساڵ. یعنی بە عبارەتی لە چ تەمەنێک و دەستان پێ کرد؟ تقریبا بازارە 13 ساڵ 14 ساڵگی لە 14 ساڵگی و دەست پێکە بە زۆرترەگرێتەوە، ینی زۆرتر لە 14 ساڵ زۆرترەگرێت. من بەتە لە ئەو وەختەوە کە شرۆم کرد هەفتەی ڕایە دە شەو ڕایەک بوو، ئەوان مەبازم حەساو نەکردووە بەلای خۆمەوە کە ئەو موقع شرۆم کرد. ئەمود من معتاد نییە، من دەرگیری مواد مخدر نەبوومە، ئەمە تەفەنۆنیە تەفریحیە. متاهل بوون یا مجرد بوون؟ 1 ساڵ قبل متاهل بوون من شرۆم کرد. 1 ساڵ بەلم پە زوو ئەزدواجتان؟ بەڵێ زوو ئەزدواج. دەستپێکی مەسرفتان بە کام مادە بوو؟ چۆن دەستان پێکرد؟ من لە جێگایەکە کارمە کرد، کارەکەی مەقدارێ سەخت بوو. ئەو موقع بە خاتری ئەمەوە کە من مناڵ بووم و نەمەزانی چی بە چییە، کەسایلی کە هاتن تعرفی مەوادی مخدری بەناو تریاکیان لە منە کرد، نەمەزانی چی بە چییە، ئەیان وت لە شەکەتی دەرێ دێنێت و ئەم قسە و بەحسە. بە 1-2 سری کە تعرف کردن هەم مناڵ بووم و هەم خام بووم، ئیمتیحانێکم کرد کە جواوگوو بوو، سادقانە بێژم جواوگوو بوو لەو بارەوە، شەکەتیمی دەرەکرد نەیە هێژ فرە شەکەت بوو. بەڵام ئەفسوس کە بادەزماوێ 2-3 ساڵ کە هەر بەلای خۆمەوە ئەموت من دەرگیری مەواد نەومە، من معتاد نییە. دوای 2-3 ساڵ تەماشام کرد چون نەخێر ئاغا من بێ ئەمە ناتانم زندگی بکەم، ناتانم هەتا نانێ بخۆم وەکو ئینسانێکی عادی لە خەو هەڵسم یا بخەوم، ژیانی ڕۆژانەم بەسەر بم، بتوانم لە ناو کوچە و خیابانێکە لە ناو جامعەیەکە وەکو ئینسانێکی عادی زندگی کەم. زۆر باشە. دوای چەندێک و ئەمە بۆت ئاساییەوە بوو، ینی ڕۆژانەت کرد کە ئەحساس نیازت پێ کرد؟ تەبیعەتەن من خۆشم دەرگیری ئاوام بووە لە ئەوەڵە و ئینسان کڵاوەنێتە سەر خۆی، ینی دانێ لە ویژگی هەیەکە کە معتاد هەیەتی ئەوەیە کە منکریەوەی فرە ڕاحەت، ینی فرە ڕاحەت درۆ کە حتا تە خۆیە تەنانەتە جسم و ڕۆ خۆیشیە. بۆیە من حەزەکەم بڕۆمە سوراق پرسیارەکان جۆرە لێتە پرسم کە بچینە سوراق ئەو ڕیشە وردە بێنێشەگەین. فقط پێم بێژێت لە چ تایمێکە کەیتر مەسرفت چووە سەرە و ڕۆژانە بوو بە چەندێ مەسرفت بوو؟ من لە مواد مخدر تریاکە لە ترس خانەوادە و کە ئەمە کە نەزان نەپێم و نانە لێ میاب حرەکەتێتە تەکمانەکەن تقریبا 4 ساڵێک
ئێمە کە کەسێ بزانیت ئەم کێشە تر وەخت بوو 2 ڕۆژیش نەما کێشە لە ترس خانەوادا دوایەوە لای ئەمەوە کە ئەم کێشە دەموە دەم گەڕی و گەیەوە خانەوادم بعدەست چەندین شەڕ و قاڵ و شتە لە ناو خانەوادا بووم ئاساییەوە بوو ترم و گوای ئەمان لێ تەک مناشڕەکەن بە ئاسایی و کۆمەوە ڕاحەت بۆ خۆم کێش بووە وەکو خۆراکیە بۆ من چۆن لە ناو ڕۆژە ئێمە هەر ئینسانی احتیاجێت نان بخۆ یا ئەو بخوات ئەویش واجب بوو بۆ من کە ڕۆژانە داخل 1 سری تا 2 سری دانیشم استفادە لێ بکەم پس ڕۆژی 2 مۆرد دانیشتن بڵێ لەوە دوا کە بعد چەندین ساڵ هاتمە بان مەواد مخدرە شیمیایی ڕۆژانەکەم کە لە سەنعەتیەکە لە مەواد مخدری تریاکە کە ڕۆژێ داهفێت ئەلا 2 داهفە دانیشتم لە سەنعەتیەکە شیمیایەکە لە 24 سعاتەکە شاید 4 سعاتەکەی لە دەستمەوە نەوایە پس ینی بە عبارەتی هەر 6 سعات تقریبا جاری مەسرف دەکرد چ بوو ئەو مادەشی مەواد مخدرە هەروین بوو هەروین بوو شیشەش و مەسرف شیشە و هەروین بوو بادمانە کێشیان نەبوو بە یەکە و سازگار بوو ئیتر هەر کامێکیان فازێک گێز وەختێک ئەکەفیتە ناوە بحران ئەو مەواد مخدرە شیشە فازێک هێز بێخەویە سەڵەن گەرەکت بێکارێک ئەنجام بیت ئەو نەتەواناییت پێات کە کارەکە بەجێ نیم سەعات بە 10 دقیقە ئەنجامی بیت چەندێ لە دەستڕستە بوو یعنی چەندێ زمانی ئەبەر بەوەی کە تاهیەکەی تەهیەکردنەکەی بەستگی بە گیفانت بوو کە پۆڵت بووە یانە بەڵام دەوڵەتەکە جمهوری ئیسلامی وایە کردیە سایە سەر جمهوری ئیسلامیە و ئەلان تەق هەر ماڵێک بیت لە ناو کوچێکە 100 دانە ماڵی تیابێت لە کەمەکەیە داخل 20 ماڵ 30 ماڵی مواد مخدری هاتیە فروشەندەی هاتیە پس خۆتیش دەرکرد بەوە کردە کە سازمان دەهیش و دەت ڕژیم خەریکە پەرەی پێ بڵێ ئەم نمونە خۆمێژم مەسەڵەن مۆردێک بوو لە شارسنە خۆی ئەزعانیەکە تەرمات فروش بوو ئەزعانیەکە دەیگوت من ئەکیپێ لە مامورەکان نیرۆنتزامی هەست کە ماڭانە سەهمیە پوڵیان پێم ئیتر ئەگە گزارشێکیش ڕاجب بە من بچێت لە تەرەف خەڵکە و بۆ نیرۆنتزامی بەجێ بەرخورد مەسەڵەن خۆیان نزانڵ بۆ لایەنێژن هەرشێک کەس لە ماڵە کۆی کەرە و قایمیکە ئێمە تین ئەگەر کەسی تەکمانە بۆ غەریبە بوو بۆ بازیت هاتین کە پەیایی نەکەن ئاوا مۆردێک کەس پس نیشانە کە سیستم خەریکە بەو شێوە پەرەی پێ ئاگەرێکە و لاوگەلە و جوانگەل کوردستانە بچەوسێنێتەوە ئامادەیان کە وەک ڕووباتێ وەک ماشینێکیان لێ دەربێت ئیتر وەختی ئرادەیەکت لە خۆت نەما محتاجە ئەو مادەبووی نیازمەند تەکایتە نیازمەندی بە خودی سیستمیشەوەی چۆن زعف و هەست ئێستا زعفەکەی لە دەروون خۆتە ئەو زعفە ڕژیمیش پێی پێوات لە دەستخستەدایێنێ سەوزی دوو سویشە فرە ڕاحەت ئیسفادەی لێکە حەزەکە وەک بەردەی ئیسفادەت لێکە بۆیە ئەوێنێ مەسەڵەن زۆر جار لە ناو نیروهای سەرکوبگەریشە ئەنوا قسەم شخصیەتیان تایە بە تایبەت کەسانێکە کە هیچ لە سەطح کۆمەڵگا لە شەڕ و مەرافۆ ئەمانە بوون قشر بالاخرە مثبت نەبوون لە جامعە وەلی خۆ مەسرف موادیشیان بوو لێ ڕژیم لەوانە مەسەن کەڵک وەرەدە ئیستفادەیان لێکە بوو سەرکوب چۆن زعفیشیانە زعفەکان هاژێتە خودە ڕژیمە ناتانیتە هیچێتر بێژن ناتان مقابڵەکەن لە حاڵێک ئەگەر لەو ئەنەرژیەکە لە دەرونیانە بوو بەرزە لە خودت دەسەڵات ئیستفادەیان کردایە جێگە و پێگەی تریشیان خۆ کاگە پەیمان ئشارەت کرد کە ڕفیق تعرفتی کردوانیان بێجگە ڕفیق من حەزەکەم چینە سوراغ ئەو ڕیشە ئایا خۆت دەرکت بەوە کردە کە مەسەڵەن ئەمکانی هەشتێتر بێ هاندەرت بێ مەسەڵەن ترسێکە لە مناڵیە بوو کە فرە وەخت بوومانە مەسەڵەن من فرە ڕەوان شناس باسییان لە مۆردە و کردە مۆرە چوو بۆ لایەن تەرکی بعد مشاورەی وەرگرە و تێگە مەسەڵەن لە مناڵیە کوتەکەم خواردە فرە کوتەکەم خواردە یا کەس بۆ مەسەڵەن حاصل خشونەتای جنسی بووە بۆ کەچ بۆ حتا بۆ کوڕیش چ شتێ ئەحساست نەکرد بەوەی کە شتێکەس لە دەروونتە ینی ماتڵ بووی کە یەک نەفەر تعرفت بێکە چون بالاخرە مەحاڵە بێ من گشتمان لە سەد جامعە و مادەمانە دیگە لە نزیکەوانیە ئاگاهیشمان دی بووە ئەو
تکرارەوە بۆ مدام تکرارەوە بە قەڵقەتێژی ناو کوچەیەەکە سەمەتری هەمیشە چەند نەفری موادفرۆشی هەرتیا هەست ئاگاهانیش کارەکەن و خەڵکی شەزانێت و هەتا خودە سیستمی شەزانێت چه باعث بوو بێژگە ئەو مووقیەتە کە ناویە بووی ئەو ڕفێقانەکە هاندەرت بوون ئایا دەرکت بەوەکە کە شتێتر هەست لە ڕیشەتە لە فکرتە لە زێنتە کە ئەوە هاندەرت بێ ئاسکەمە خدمە جنابالی فرێ کەسایل کە الان معتادن ئەکەنەوە جواێژن ئێمە لە هەر لە مناڵیە و شتێوە ناو مواد مخدر لە ذهنمان نابووە لە وجودمان نابووە وەلم ئەو من ئەسڵەن قبوڵم نییە هاوێتە بە فەرز ئەلا من شغڵێک گەزانم بێژین شغڵ کار بەرخکاری و شتێ ئەگەر وا بفکرێوکەمە و پس دایکم یا باوکیشمەشی هەرەوەیشانە لە دایک و باوکیانە وەرگرتووی ئەکسەر کەسەلێکە ئەلان کەفتونە سەر مواد مخدرە بەخشن بەخشێکیان هەست شکست عشقیە خوان بە کەسەرێکەن ترۆ شخصیەتی فرەگرین لە تەرەفی خانەوادە و براز دایک باوک کەسەرێکەن لە تەرەف ڕابە جنسیەوە کە مشکڵاتێکیان هەست گرێکیانە بە قورسێک یا مواد مخدری ئەو مشکڵاتیانە هەلکەن کە ئەفسوس با دەزماوی نازان بە خۆیان کەفتونە سەناو بەحران مواد مخدرە منەکە ئەو ڕەفیقانە کە لەو ئەوایە لەو تعرفمیان کرد و کەوتمە ناو جەنجاڵ و بەدبەختی مواد مخدرە دواییە و فکرمە کردە و بازم من تا تقریبا 10 ساڵ من ئەمود نا من ئەتوانم کارکەم پوڵم هەست مشکڵم نییە من وەکو فڵانی پێ نایێت فڵانی کەفتێسە گۆشە و کنار خیابان کارتون خەوە من ماڵم هەست وەلی منە مواد مخدر ئەو نەقەوی ئەوانە سەری ناوێتەوە کورکیت هەست نیەست بەهای پێبەی ئەویش باوشت بۆ وازەکە فەرمات پێژی تو خۆت کام لەو دەلای لە ئایسە باست کرد بە جوانیش باست کرد فراعالی بوو خۆت هەستەکەی کام لەمانە بوو پێش گەوتم ئەو ڕفێقانەکە لە دەوروبەردا بوو من بێژگە ڕەفێقەکان حقیقەت ڕابەت جنسیم مشکڵم بوو چون گوتان 1 ساڵ بە لە ئەزدواجیش مەسەلەتان پێ چ تەسیرێکی لەسەر خانم و ئەیزانی بەم مەسەلە بڵێ هەر لە سەرەتایی دەست پێکردن کێشەی نەبوو تەکە و قەزیان نا کێشەی نەبوو چون خانمم بە خاتر شتێترە و ئەزدواجی کردەک منە بۆی مهم نەوە کە من معتادم ئەواندا کێشمیان ناکێشم نیەتی شتێکتر بوو نیەتی زندگیکردن تەک منانەوە ئەنا کام ژن لە تەک ژیانێکە شووی معتاد بێت ئەویش لە دەوڵەتە سەرمایەداری ئێران کە بە خاتر منفعەت خۆیە و تێت جوان ئەم زەمانەدان جوان زەمانە تەماشایەکە ناو هەر مەدارسێکە چی هەر دانشگایەکی یعنی 100 نەفەران 80 تا 90% گرفتارە مواد مخدر بخصوص موادل جدید شیمیایی بوونە کە لە ڕۆح و ڕەوان هەر ئینسانێکە تەسیرە 100% داهانێت ئەم موادە فقط مواد مخدرەکە نییە ئەگەر تەنیا مواد مخدرەکە وایێت بە هەر جۆری بواە ئەو کەسە کە دەرگیری بووە هەر جۆرێک وایێت فوڵەکەی جۆرە کرد و مواد خۆی مەسرەفە کرد و ئاچوا پەیکاری و بەڵام شوێن ئەم مۆزەڵا هەزاران مۆزەڵتر گوڵاوریت یەک خودفرۆشیە نازانم تەلاقە بێخانومانیە ئەم مناڵە کودەکانە کار و کودەکانە نازانم تەلاق و ئەمانە ئەم هەزاران هەزار مشکڵ و مەزەڵتر هەست کە ڕیشەی ئەسلیان مواد مخدرە مواد مخدریش من ناوم چەندین ساڵەکەم دەرگیرە مواد مخدر بوومە لە ئێرانە کۆنتترۆلکردنی خەیلی ڕاحەتە بەڵام جمهوری ئیسلامی ئێران بە خاتر منفعەت خۆیە و کە جوانە ئەم زەمانە نێن بەرعەلەیە دەوڵەتە جمهوری ئیسلامی نەزەرێ بن
یا دەرخاستێک بن یا خوداسە هەر مشکڵێک دەوڵەت جمهوری ئیسلامی بووێت و جوانەکان نەتوانن ڕوبەڕۆی و مەقابڵەیەوە بێسن هاتووە مواد مخدری پەخشەو کردی سۆ بەخاترەمە سەرکوبیان کات نەتوانەوە حرەکەت بکەن. کاکە پێمان چ تاسیرێکی بوو لەسەر ڕابطەی خۆت تەک خانەوادەتە بە مەحسەوکە کە زانیان چ گۆڕانکاری بۆ وجود هات ئایا مەسەڵەن چۆن بێژم تەرد نەکریای لە تەرەف خانەوادەتەوە یا حتا هەست بەوە نەکرد کە ئەساست بەوە نەکرد کە جامعە حتا ڕفێقە نزیکەکان خۆت ئەوانەی کە هەل مەسرفنین بە نەوعێ تەرک دەکەن مەسەن منزەویەویتەوە دوور دەکەن لەخۆت بۆ تەردبوون کە تەر دەویت بەستگیەس بەستگیەکەی بەخۆتە خانەوادە ئەترافیان ڕەفێق فامیل چون دڵسۆستن کە سەرێک وا دڵسۆستن تێن بارهای بار تکراریەکەنەوە هەتا فشارت بۆ تێرن هەتا ئەگەیێتە جیەکە هەتا وە لەفزی وە فیزیکی شەڕکن تەکتا چون خۆشتیان گەرەکە گەرەکیان نییە تەگەم مەتبەختیا دەست و پەنجە نەرمکەی بازە مواد مخدر ئەو نەقەویە فشارە ڕۆحی ڕەوانی فشارە فیزیکیت بۆ تێرێت خۆی چت وجود خۆی چت لە بیرەچێتەوە تا قسەی خانەوادەی ئەترافیان خانەوادەت کۆمەکتیان کرد بۆ تەرک بارهای بار کۆمەکمیان کرد بارهای بار بەڵێ لەغزشت بوو لەغزشم بوو بارهای بار لەغزشم بوو بە خاطرەوە نەگەیمە ئەو نەتیجە کە بێژم ئاغا من مشکڵی وەناو مواد مخدر هەنا وجود مالان دەرگیری مواد مخدرم پسخوات تاییدت نەکرد قبولت نەکرد قبولم نەکرد وەک نەخۆشی وەک بیمارێ یا وەک قوربانی قبول نەکرد قبول نەکرد کەی گەیشتی بۆ نەتیجە کەشی ئەوەڵ قبوڵی کەی کە ئەشی حتمما تەسمیم بگری کە لای بووی من تقریبا 2 ساڵ و نیم 3 ساڵ پیش لە تەک کوڕێک ڕەفێقمە تعرفمی کردوتی بڕۆینە بۆ ماڵ ڕۆشتینەوە بۆ ماڵ بۆ مەصرف مواد مخدر بارانەواری زمسان و چوونە ماڵ چە ژنەکە نییە ماڵە و مناڵەکەی خەفتیە چە بکەین و چەندەکەن وتی با بچین موادزین ئەو لا ئەو قسە لاوینە مناڵەکەی هەڵسیا و مەجبور کەفت مناڵەکەی هاور هەرچی وتم باوە با بگری لە ماڵاوی باشتر نەیتێرین من ئەچم تێرم ئەو جێگەچە من بەڵاو نەوم بچم لەکوێ بسێنم وتی ئەیتێر مناڵی هاورد و چوین مواد مخدرەکەمان تاهیە کرد و هاتینەوە بۆ ماڵ مناڵەکە نیا لە گۆشێکە و ئەمە لەم لاوە دانیشتین بعدە چەند دقیقەی مناڵەکە ساکت بوو وتمان شاید خەفتوێت ئەمە مواد مخدرمان مەصرف کرد دوای 1-2 سەعاتەوە هەڵسیین باوکەکەی هەڵسیە تەماشای مناڵەکەی کرد و دەستی کردە هاوارودا هەرەو دقیقە کە ئەو مناڵە سدای گریانی تەواو بوو ئەمریکی تەواو بوو فۆتی کردو ئەوە بووە باعث ئەوە کە من تەلەنگورێ بەمە خۆم من خۆم مناڵم هەست کەسەر هەزاران کەستر وەکو من کە واردم معزەڵە مواد مخدر بوونە مناڵیانە زندگیانەس ئەو فکرێ دایەکەدەم کە توانیم بان فکر و ئەفکار خۆمە و فشار بیرم بۆ خۆم بتانم لە ناو معزەڵە مواد مخدرا بێمە دەشتەوە بتوانم دەست و نەفەرتریش بیرم لە ناو مازەڵا بیان تێرمە دەشتەوە چ ڕەوشایەتە پێشتر ئستفادە کردو بۆ تەر کە هەمزەمان بوو تەک لەغزشی شەوت مەسەڵەن ڕەوشای متعارف هەست سری مراکز متادۆنان ترامادۆڵان یا جەلەساتە NA سری مراکز پزیشکی هەست دەرمانی هەست لە چ ڕەوشایە خۆت بەهرەت برد من هەموو ڕەوشێک استفادە کرد ئەکسەر ڕەوشەکان تە خۆما درۆمە کرد ئەمود من تەرکم هاتم متادن دەرمانی مەکرد جێگوزین مەکرد کە متادن ئەلئان شتێکە کە لە هەرچی ناو مواد مخدرە خەتەرناکترە مواد مخدر لە عەرز 5 ساڵە
بەدەنت لەبێن بووە یا مەغزت لەبێن بووە متادون لە 1 ساڵاتانێت کە دەوڵەتە جمهوری ئیسلامی هەر خۆی ئەوەیە دروست کردیە دەێ مافیایەکە دەرامەدە فۆقلادیان بڵێ خۆم گۆڵە داوە نەگەیمە ئەو نەتیجە کە واقعەن من بەسمە با دەستکێشم لەم مازەڵە 1000 ڕێتر من امتحان کرد کە ئاخر سری ئێشی هەیە شتێک وە ناو مورفین حتا ئەچی ئەمەڵی جەڕاحیش بکەی مورفینت بۆ استفادە کرد کە ئێشی نەوێ ئێشی هەیە وەختی تەرک مواد مخدر ئێشی هەیە ئەنیم واقعەن لە تای دڵە و لە ئەفکارتەوە استفادە بکەی گەرەکت وێت لەم معزەڵە بیتە دەشتە و خەیلە ڕاحەتە حەجر ڕێیەکیشی نارێک مانگی 2 مانگ لەناو ماڵە هەرە و خانەوادە کە منە ئەینی کە چەندین ساڵ زەجریانمدا و گوێچکەم نەدا قسەیان هەر ئەوان هاتن بۆ زمانی کە من ئێشم بوو دەورمیان گرت دەوڵەت جمهوری ئیسلامی بەجێ ئەوە کە بێت دەست چواک لە جوان بگرێت و لەو مازەڵە خارجیانکە بازم شتاتە دەستیانە من خانەوادەکەی خۆم هاتن چەندێت زەجریانمدا هاتن دەورمیان گرت ئەلان 1 نەفەر وایە کردیە کەسێکە مواد مخدر مەسرەفەکات ناتوانێت ئەترازی کات کاک پەیمان سپاس دەکەم پستی خانەوادەمان هەیە بەرخوردیان جیاوازە بازە خانەوادەیە قبوڵ یەکەن پەزیرش یەکەن سری لە خانەوادەکان نە بۆیان فرە سەختە وەک نەم و ئارێکی زانن ینی ئیسا علمیش سابتی کردە مشاورە سابتی کرا ڕەوانشناسیش سابتی کرا خانەوادە تاسیری زۆرە حمایەتێکە ئیکا لەو فەردە بیمارە ئەی خاتە سەرمەسیر شاید بارها مەسەڵان شایدە لە قزەشەوە بیمارە بن یا عەسەبانی بێت تووڕە بێت تەبیعیشە چون تێکی دا جسمی ڕۆحی تێک چووە خۆ تەبیعیە تووڕاوێت ئێشی هەیە ئازاری هەیە وەلی خانەوادەمان هەیە ئەمانە تەحمڵ ناکەن بۆیە تەردیەکەن مەسەڵەن بینین زۆرێ لەو هەوڵاتیانە کە توش ئەم کێشە بوون ئەکەونە ناو پارکەکان گۆڕستانە قەدیمیەکان یا ناو جوگەلەکان شتانە سەحنەهای زۆر ناخۆشە بن حتا وتنی بەسەر زوانیشە سەختە بەڵام خۆت نەزەر و چیە لەم ڕابتەوە لەم ڕابتەوە کە من بزانم ئەوانەیەکەوە ئەو خانەوادە کە ئەو فەرزەندانە مناڵەکەیان تەر دەکەم لە ماڵ ئەیکەنە دەشتە و تێتەوبان فکر و تەفەکرم مەزهەبی کە ئاغا ئێمە مناڵمانەگەرە ئەتیادی بێت هاوسە بەراوسە و فامیل و ئەمە ئەو قسەکەن شوێنمە کە وان نییە خانەوادە لێک کە وا پەزیرشیەکەن هانە شوێنی و هانە دەمە و کوڕیانەوە کە لە مازەڵە نجاتی بن فکر ناکەنەوە هەر کەس بە هەر قسەیە کات مردم قسەیەکەن بەڵام ئەمانە نەفکر ناڵەکەی خۆیانە تین ڕووی ئوسولی و تەماشایەکەن کە ئەم مناڵە ئەم کەسە بیمارە دروستە شتێ وە ناو ئەتیاد هەست ئەلان من ئەو لێوانە ئەتوانم سوحتە ئەیوارە 100 لێوانی لێ بخۆم بەدەنم عادەتی پێەکە ساڵهای ساڵ تۆرەم دامەیە ئەتیاد ناوەکەی ئەتیادە بۆ هەر شتێک استفادەتانی بکەین کەسێک کە مەعتاد بوو مەسرف مواد مخدری بوو نەخۆشە بیمارە ناوێت تەوهینی پێکەی بەڵام ئەم کەسێکە مەزهبین ئێژن شتێوە ناو مواد مخدر و ئەمانە حرامە و نازانم چییە دروستە شتێکی خراوە بۆ ئینسان ئستفادەکردنی بەڵام ڕووی مەزهب بۆشی نەچیتە بەرەو ڕووی تەفەکرێک کە بچیتە بەرەو کە قبول بکەیت مواد مخدر کەسێک کە گرفتاری بووە بیمارە ئەشێ کۆمەکی بکەی دقیقا منیشتەجات پێیاکە لەو ڕیا ئافرینتانی لەو مەسایلانە هەرەمەیەمە چۆن ئەو فەردە خۆی تەقریب بووە هەرو جۆرە بە جوانی شارەت پێ کرد بارها مەسەڵەنە چ لە دەورەی مناڵیە لەو ماوە کەس حتا تووشی بووە بارها تاقیرەوێت بەرخۆ ناشینی پێکریە
فرۆ وەختیش مەسەن خۆمان متوەجه نین ئەچینە بەرایەنە خۆمانەوێن نەکرد فرێش تاغیرم نەکردن ولی خۆ دیگەرانێکە سالم من هەن ئەترافمانە متوەجه و تاغیراتاون کە سوورەت چەندێت فەرقی کرا جسم چەندێ وەزنی کەم ئەو کرا ناو کۆمەڵگا حتا بوونێکە بۆی ئارەقێک لە ئەنسان بەرزەوێت و بۆ کەی فەرقەکات سابقە حتا بۆی لیباسەکانە بنیام خۆی لوتی کپەوێتەوە حسی ناکە ولی خۆ دیگەران حسیەکان بۆ خاترەسە ئەو شتاوێنن ولی خۆ ناوێ و بەرخۆردەکەن ناوی بیشکێنەوە ئەو نەیتر ناوێ ئەو نەیتر وردیکەن کە نەتانێ هەڵگەڕێتەوە کاک پەیمان دەوڵەت هەمیشە حدود 6 میلیۆنەیە معتادمان هەیە جنابەت بە تازگی لە جامەوە هاتی نسبەت بە مەسەڵەن 2-3 ساڵ لەمەوبەر 4 ساڵ لەمەوبەر 5 ساڵ لەمەوبەر ئایسا لەم وەزعیەتە کە فەقر بێدا دەکات تەوەڕۆم بێدا دەکات میزان مەسرف هە لە چ حەدێکە و چ نەو مەواد هەیە بڕۆیان هەز ئیسە و ناو جامعە فرەتە ڕبابن بیشتر لە ئەوە کە دەوڵەتێژێت 6 میلیۆن یا 10 میلیۆن من قەڵت بێم 5 بەرابرە ئەو جەمعیەتە سەکە دەوڵەت جمهوری ئیسلامیژی چون لە هەر خیابانێکە ئەلان تا چەندین ساڵ پیش شارێ وەناو شارێ پاوە لە سوستان کوردستانە پاکترین شارێ سوستان کوردستان و هەتا زندانەکەی 4 نەفەر زندانی بوو بەڵام لە ناوم چەندین ساڵ گوزەشتە ئەفسوسە خۆم کە ئەلان وایە پیاتە لەناو پارکەکانە لەناو کوچۆ خیابانەکانیشە هەم مەسرف کننده و جودیەز هەم فروشەندە هەروپەڵا تەبێتەن بەسەر سەردەشتیشە سەردەشی دانێ لە پاکترین شارگە لێران بوو وەلی ئیسە بووگە ناوەندەوە لێت شیشە بەرنامەهەیە کە ڕژیم مەسەڵەن بەتایبەت سوپای پاسداران وەک دانێ لە گەوتێ مافیاکاندی کەڵکەکرێت کاک پەیمان بینەوە سەر ڕەوشەکان پس تۆ خۆ تەسمیم و گروانیە ڕەوشهای مختلف کلاس NA شووی چوون NA تاسیری باشە نسبەت بە باقی ڕەوشەکان من زۆربەی کەسانێک کە مەسەن تووشەم کێشە بوون هەداقل لەو ڕەوشە ئیسە کارم بەوە نییە مەسەن بە نەوعێ تەسویرم ماوەراییت پێ مەسەن حاڵەتی عەرفانیت بۆ دروستەکە کارم بۆ مەقولەیە نییە ولی خۆ ئەو هەوڵدانە ئەو تەڵاشە هایتە ناو جەمعێکە گشتی هاودەرد خۆتن بەنەوەی ئەنگیزت پێە ئایا تاسیرێکی بوو لەسەرت ئەو جەلەسات NA بەڵێ تاسیری بوو من لە ماخرە و واقعاً حەقیقەت بێژم دروستە من خانەوادەکەم بازم نەیانە هێش فکریانە کرد بڕۆم بۆ جەلەسات لەرگیترەوە چ مواد مخدر استفادە دەکەم بازمەوە تەلەفۆنیە ئاهاتن بۆ لامیان جاروبار من ئەچوان بۆ جەلەسات هەروانە کۆمەکمی کرد کۆمەکردنەکەی چی چەست پشت یەکتری نەگرن ئەنان جنابالی بیت چای بتوانی یەک دانە خودکار وا پشکێنیتەوە بەڵام 3-4 دانە خودکار بە یەکەوە ناتانی پشکێنێت لە هەر کارێکە یەک نەفەر یەک دەست بە تەنیایی سدای نییە لە ناو مواد مخدریچە منێکە مواد مخدر مەسرف کردیە دەرد و بەدبەختیەکەم یا شتێک هانا وجودما کەسێ ئینسانی عادی ناتانێ قبوڵی بکە بۆی ئەزم ناوێت کەسێکەوە ئەو دەردە ئەو ڕێوا من چوومە ئەتوانێت دەرکم کات و پشتم بگرێت کە تقریبەن 90 ساڵ پیش کەسێەوە ناو بیلویلسۆن ئەم شتیە اختراع کرد بە ناو NA واقعا من قبولمە لە هەموو وارێکەوە قبولمە کە تاسیری هێز کە هەر کەسێک کە گرفتار مواد مخدرە کۆمەکێکا کە پاکە بێتەوە قەدەمەکانی گشتی چوونێەوە نه من ئەفسود نەمتانی 12 قەدەم و 12 مەفهوم و 12 سونەتە کە هەتا فرێک لە ئینسانەت عادیج لەو قەدەمە لێ استفادەیەەکە مواد مخدر فقط تەرکەکەی هەساو نییە ئاغا مانگی 2 مانگە ئێشێکە کێشیت و ئەچێ بەڵام معزەڵای لێ کە خۆت بارێت هاوردیە وەڕیێ مواد مخدرە ئەزانم دزی کردن نازانم دەستبەڕی کردن چقۆکیشان و 1001 دانە مەسەلەی تر تیت ئەشێ NAژێ ئەوانە ئەشێ تەرک بێت من ئەخلاقێک لە ناو مواد مخدرە کە
بوومە ئەشی بێم ئەو ئەخلاقی گەنەلمە لاوم ڕۆژانە تەماشاکەم ئیمڕۆ من تا ئێوارە چه ئشتبالی و چه خەتالی لە ناو زندگی ما بووە بەیانیەکەی بێم دانەدانە لایوە بعدیش مشکڵاتەکانم بەشی وا تەماشایان نەکەم هەکەی وانێت تەماشای مشکڵاتم بکەم بازمەویتە دەغدغەی مەغزیم گرفتارەومە بەشی لە تەرە لە بەغڵەوە تەماشای مشکڵاتکەی دانەدانە نابێ بە یەکەوە من ئەلان دەها مشکڵها ناو زندگیمە بە فەرز بێم یەک دافە بێژم ئەمە حەلکەم و ئەوە حەلکەم و حەلکەم نابێ دانەدانە مشکڵاتی کە بار ماوردیە لە ناو توول مواد مخەدرمە دانەدانە مشکڵاتەکانم حەلکەم ینی کۆمەک دەکات چیتە سوراغ ڕیشەکان ناوچە لە ساتیشە مەسەن باسە کریاکە لەسەر ڕیشەکانی هەرو جۆرەکە لەوە بەنامەکەشەوتم وەکەو ترسکە لە وەکەو ئۆدەی باربوونە مەسن ئۆدەهایەک لە مناڵیە و هەست بەرخورتهای شەدیدێکە کریا کوتاک چازانم هەر شتێتر لێنێش باسە کریا لەسەرەوە مەسەڵەن تاکی دیانەکە دەشی بچیتە سوراغ ڕیشەکان بڵێ لە هەتا جمهوری ئیسلامی کە ئەزانێ ئەوەی چە بەر زدە خۆیە جوان بتوانێت بێت پاکە بێتەوە گاز زەربێ باتە خۆی یا هەتا ئەترازێ بکات هەتا کۆمەکی چی ناکات ئاینە کەسێکی نییە سەرپەرستێکی نییە یا گەورێکی نییە هەمویان یەکێکن جێگاومەکانێکیان پێ نا مەجبورەون یا لەناو پارکێکە یا مەکانی خۆیان کرایەکەن لە پوڵی خۆیان کرای ئەو جیە بن بعد دەربارەیەوە کە لە ڕیشە و هەموو کەسێکە ئەو منێکە لێ نابوومە دەردێکە وا کێشامە بەیان یەکەم لێنە کە لە کوێنەوە شۆم کردە چۆن شرۆم کردیە چه مازەڵالێکم بووە چه بەدبەختیەلێک هاتێتە سەرما ئیسا لە جامعە مەسرف مواد شیمیایی فرەتری یا سونەتی شیمیایی شتێ وەناو سنەتی ینی لە فرەکەم 1000 نەفرە شاید یەک نەفر دوو نەفر بێ بعد ڕێژەی توشبوون ژنان چۆنە توشبوون ژنانیش فرەش فرەس لە حەد لە ئەوانیە بێژی بێخیاڵی بیت شاید ینی ئەگەر بەدەست من وایێت نەمەهێشت شتێک کەسێک وە ناو ژن لە ناو مەعزەڵ و بەدبەختی مواد مخەدرا بمێنێتەوە پیاویش هەروە لەم بەرنامە بەڵام جمهوری ئیسلامی ئەزانێت کە ئەلئان ژنەکان گەینەسە ئەو نەتیجە کە ئەتوانێت ئەترازکەن ئجازەیان هەز ئەترازکەن هاتێ لە بان ژنەکانی شەو ئەم کاریە کرد هەر بەهرەبەرداریان لێەکە وەختی ئاسیب دیدەست بۆ لەشکرێک لە ژنگە لە سیغەی و تەنفرۆشی جەموکرا ئەمەڵەن خەریکە تجارەتە جنسیە کەس پێپەسەن سادریانەکە بە وڵاتکە العەرەبی حتا دەن لە پایگاکانی هەرم ئەقلیم کوردستانە ساکە ئەیان نێرێت بۆ ماوەیە خۆی سالمیانەکاتەوە دەرمان وشتیان پێ بڕۆ بەهرەیان لێوە بۆ جاسووسیان نێرە بۆ کارگەلتر یعنی من گرێکمانە لەم بەرنامە کات پێمان ئەنسانەکان هەڵگەڕێنینەوە بۆ زاتە ئەسی لە ئینسانی خۆی بۆیە جنابەت ئێژی ئەو یەکدانە ئتفاقە و سەحنە ناشینە کە دیم هاندەرم بوو ئەوە هەست دەرونی ئەنسانە ینی ئەو زاتە ئەسی لە ئینسانیەسا کە خەوەرەوە بووە قولێک ها لە دەروون هەر ئەنسانێکە یەک تەکانە کاخوات ئەو تەکانە هەڵتەگەڕێنێتەوە لەو مەسیرە شتبا کە چووگیتە ناوی ئەوە هاندەرت بووە ئەیسە لە تەریقم بەرنامە چی پەیامێک دەست بۆ باقی ڕفێقەکانن کە توش بوون چۆن ئەوانیش بگەنە سەر ئەو ئەسڵەکە پێی بووەن کە باوە ئێمە ئەنسانین ئێمە لایق ژیانێک باشترین ئێمە لایق ئەو بەرخودە ناشینانە نین لایق ئەوە نین کە سیستم وەک بەردە لێمان استفادەکە لایق ئەوە نین کە تەوهین بکرێن تاقیر بکرێن بەڕاستی شایان ژیانێ باشترین ئەویش لە وڵاتێکە کە دانی لە دەوڵەمەندی وڵات کەلتنیێر بەجێوەی کە بچین مافقمان لە دەسەڵات بسێنینەوە تین حەقمان لە یەکتی نەسێنینەوە تەک یەکتینە دەرگیرەوەین چه پەیامێک دەست بۆ لاوانە وڵا پەیام ئەمەسە هیوادارم هەر کەسێکەوەوانە و مەعزەلە مواد مخەدرا وەکو من کە تەلەنگورێکم خوارد تەکانی لیانە ناو زندگیمە ئاوا تەکانێک بە باشی بدێتە ناو زندگیانە
بتوانن لەم مۆزەڵە نەجات پێیا بکەن. تەنیا شتێک دەتوانم بێژم ئێمە تانین ئەوانێکەوە واقعەن هانە ناو معزەڵ و بەدبەختی مەواد مخەدرە ئەتانین شتێک وە ناو نەناو زندگیمانە لاوێ وەختێکە من نەها ناو زندگیما واقعەن ناتان بەڵام فشار بێرم بۆ وجودە خۆم شتێ وە ناو نەلاوم ئەتانم بێرمە ناو زندگیەکەم واقعەن ئەتانم ها دەستخۆتەوە هیوادارم هەمویان لەم معزەڵە نجات پێیا بکەن. ئێمە شیوادارین بلەوە بێن بۆ ئێرە کاک پەیمان وتەن خۆتان پاکۆ کردووانە خۆتانی بۆ نەتیجە گەیشتن کە کۆمەلگا ئەگە سالم بێ مەرە جۆرەکە مارکسیژێژێ ئینسان مەحسوول شرایطە بۆ شرایطێکە ناوێ گەوراوێت پەروەرداوێ خۆ ئیسە لێرە چه حس و حاڵەیەکە تاش ئەحساس چۆن بۆ حسەش و ڕشگێرانە گەشتی چۆن خۆت و ئاوا هینەوە کردووە ئایا ئەو حسەکە لە دەروون تەخ بیدارەوە بووە خەوەرەوە بووە چەندێتتر مەسەن ئرادەتی قەویترەوە کرە پۆڵایەنتری کردەوە کە هەرو تەوسیەکەی بە لاوەکان ئەگەر ئەوانیش ئەو حسە لە دەروون خۆیانە خەورەوەکەنەوە ئەتان ڕاحەتتر کێشەیەتیادیشە دوشمنێکەی تر وەک دوشمنێ بیوینن کە بەڕاستی ناقیانی کردە فشاری بۆیان هاوردە هەست و نیستیان خەریکە ساقتەکە ئایا ئەو حستە کردە مەسەڵەن ئەتان ئێوە تەوسیەشەکەی بە هەوڵاتیە من واقعاً تای دڵەوە بێژم لێرە ینی لە ئێرانە کە بووم هەمیشە ترس و دەغدەغەم ئەوە واموت بەشکەم نەچمەوە ناو مەوزڵە مەواد مخەدرە واقعاً ناتانم ڕێکم بۆ نەماهەرسە بەڵام هاتمە ئێرە واقعاً وەکو خانەوادە خۆم پشتمیان کرد لێرە کۆمەک کریام توانیم ئەلان من خەیلی ڕاحەت هەتانم بێژم ئاغا من شتێک وە ناو مەواد مخەدر لە ناو زندگیمان نەوە ئەوەڵەن لێرا شتێک وە ناو مەواد مخەدر وجودی نییە شخصیەتی تر بۆ خۆت شخصیەتی ترم بۆ خۆم دروست کردیە بڵێ فکری ترم بۆ خۆم دروست کردیە کە ئاغا من تانیمە لام وردیە تر ناچمە فکری چیە ئەگەر بکەمەوە گزەشتەی خۆمە ئەو مۆزەڵە لێ بیر خۆم واغن تووشی کێشەی مەغزی ئەوە هەدەفی هەدەفێکم کاک پەیمان کاتمان کورتە بەداخەوە بڵێ خۆ حەزەکەن لە بەنامەهای داهاتویشە هەر لە تەجروبیات جنابێت زۆرتر استفادە دەکەین وەڵێ خۆشحاڵم کە لێرە ئەتان بینین خۆشحاڵین کە هەمومان هاودەردین بەنەوعێت هەرو جۆرە کە خۆی شت ئاماژەت پێکە تەنها کێشە ئەتیات نییە زۆر جارێ ئێمە بە زۆر شتتر ئەتیات بە مەزهەبە ئەتیات بە محەبەتە ئەتیات بە ڕابطە جنسیە ئەتیات بە مەشروبات ئەلکولیە بە زۆر شتە بۆیە هەدەفم بەرنامە ئەوەیە کە ئەنسانەکان لەوەی کە بەردەی هەر شتێک بن هەر شخصی هەر سیستمی هەر دەسەڵاتی ڕزگاریان کەین ئەوە بیانگەێنین بەو حەدەکە ئەنسانی ئازاد بن ئازادە بن ئەرزش ئازادیەکان بزان فەر کە ئەرزش ئازادیەکەی زانی چەندێ بارزشە بەهای حازرە بەهایشی بۆ پەرداخکە حازرە لە پایشیە بێشێت بۆیە ئەنسانی وەختی لە ئەتیادیش ڕزگارە بێ ئەساسەکە پەرەندەیەکی باڵەگریتەوە بەسان باوکە خۆشترین بخۆم من ئەو هەبوو خۆشترین لە حەزاتم ئەیسا ئەو لە حەزاتەکە واقعن سالم ینی زۆر جار مەسان فکرێکم وێژم بوو هەر خۆم دەرگیرە هیناناکە چەندێ مازە دەخوازم چەندێ واقعن کوتا فکر بووم ئەحمەق بووم نادان بووم بەڕاستی دەرکم بەو شرایطە ناکرد بڵێ خۆ ئیسا خۆم لە حاڵتە پوختەتراوینم یعنی ئەو بستەرە لێرە بۆم فراهەم بوو کە خۆم باشتر پەیاکەم خۆم باشتر ڕۆشت بەم تەرەقی بم بۆیە هەدەفم بەرنامە ئەوەیە کە هەرو جۆرەکە جنابەت شارەت پێکرد بچین و سوراغ ڕیشەکان چۆن خۆچویتەوە سەر ڕیشەکەت پەیا کرد و تەسمیمت کرد تەسمیمەکەت قاتعانە بوو بەرهانسان لە ڕزشەکە تەبیعیە ئێمەش هەدەفمانەوەیە هاوڵاتیانی عەزیز ئێوە کە بینەرە ئەم بەرنامەنە ئێمەش شرایطە جامعەت دەرکەکەین ئەزانین کە کۆمەلگا ها لە چ وەزعیەت و بارودۆخەکە لە بواری اقتصادیە و بێکاریە تەواو ئازادیەکانتان لێ زەوت کرد ڕژیم
لە ئازادی کۆمەڵایەتیە و لە سیاسیە و اقتصادیە و هیچ حەق انتخابێکی بۆتان دانە نیە وەلی باز هەم چوونە سوراغ مادەی هۆشبەر مواد مخدر ئەلکۆل یا هەر شتێتر ئەوەی کە بۆ ئەوەی کە دەرچن لە دەزە و کێشە و مشکڵاتە ڕاهکار نییە هاوڵاتیان ئێمە هەدەفمانەوەیە کە هەڵگەڕن و بەو زاتە ئەسیل ئینسانی خۆتانە ئینسان موجود گەورەیەکە ئینسان موجود توانایەکە هیچ کە ڕۆژی فکری ناکردەوە کە ئێمە ئاوا لە فەرسەنگها دوورترە و فرە ڕاحەت بین میوان ماڵەکانتان بین ئەحساسکەی ڕوبەڕوو دانیشکم کێ فکرێک لەو زمانی ئینسان بتانێت دوورتەی مەسافەتەکان لە فەزاتەیکە وەلی توانی پس هیچ شتێ بۆ ئینسان غیرە ممکن نیە ئینسان موجودی تواناست ئێوەیشی چێ بۆتان غیرە ممکن نیە تەبیعەتەن ئێشی هەست ئازاری هەست تەڵخیە کێشن سەختیە کێشن پەیامە ئێمە بۆ ئەوە پەیامێک کاک پەیمان و هەزاران لاوێ ترێکە لەو وڵاتە هەیە لێرە هەیە کە تەسمیمیان کرد ژیانی تریان بێ سالم زندگیکەن و لەو بستەر و شرایطە زوڵم و زۆرە کە ڕژیم سەپاندی بەسەریانە لەو شرایطە کە بوجودی هاوەر کە جوانەکانمان بەو سەمت و سووە بچن تووشە و کێشە و گرفتە بن خانەوادەکانیان دەرگیرکەن بە ئێزای هەر فەردێ معتاد خانوادەی 4 نەفەرە 3 نەفەرە 5 نەفەرە دەرگیرەوەی ئیشە فکریکەنەوە لە سەدح کول لە جامعە ئێرانە چەنە خانوادە دەرگیرەوەی ئیترمانە وەختی دەرگیر هزاران کێشە و گرفتەون بێژگە ژیان اقتصادی و باقی مەسائلێک هەسیان ئیترمانە فکری نامێنێتەوە بۆیان فرسەتێ نامێنێتەوە بۆ یان بچنە سوراغ مەسائلێتر نیازگەلێت سیاسیەکە لە سەدح جامعە هەسیان ئازادی هەیەکە نیازیان هەست بۆیە سازماندەهی شودە ڕژیمەم کاراکە هاوڵاتیان ئێمەش دەرخازمان ئەوەسەر لە ئێوە گوێ بگرن لەم بەرنامە ئێمە ئەومان دانا کە دەستڕەسیتان بە هیچێک نییە نە بە NI ڕووتان نوێ بڕۆن لە نەناو جەلسادە شرکت بکەن دەستڕەسیتان بە پزیشک نەوێ دەرمانگانەوەی ئەویشمانە لە نەزەرە گردا بۆیە هەدەفمان لەم بەنامە ئەوە ساکە لە ناو ماڵەکەی خۆتە پەنا بووە بە نزیکترین کەسەکان و کە خانوادەتن خۆشەویستترین کەسەکان و خانوادەتن دایکە باوکە براس خۆشکە ئەوانن کە لە نەهایەتە بەکارتەخۆن هەرو جۆرەکە کاک پەیمان بە دروستی شارەی پێکرد و لە تەجروبیاتە خۆی باسی کردکە چۆن خانەوادەی دوای ئەو گشتە بەرخورد و کێشە و گرفتە لە بینیانە بۆ باز هەم هەر ئەوان بوون کە بەکاری هاتن دەوریان کردە حمایەتیان کردە ئێوەیش خانەوادە لە نەهایەتە بەکارتانەخوا پس بچنەوە داوێن خانەوادەکەتان نگەرانەوەن ماوەیە ئێشە کێشن ئێش وازار جسمیەکەی شتێک نییە هەدەفەوە سەر ڕۆحیەکەی بگەن بە و فکرکەنەوە دانیشن یاداشیکەن بەسەر کاغەزی یاداشیکەن ئەوە ڕۆژێکە کە تووشی بوون چ شتێ هاندەرتان بوو وردە وردە آخر مەسرفتان کەی بۆ چەند ڕۆژ لەمەوە بەربووە هەروە ڕۆژ بە ڕۆژ بچۆرە دووە دانە بەدانی یاداشتیکەن قەی ناگە 3 دەفتەرەگرێ 4 دەفتەرەگرێ 3 مانگەوە 4 مانگەوە دانیشن ڕیشەکەی دەربێرن ئەو زەنجیرەیە ئەلی و معلولی هەست لەمە دووە بە ئێزای ئێش وازارێکە هەسوو بە ئێزای مشکڵاتێکە هەسوو هاندەرتەوەیکە بچی دووبارە خمارێکە ڕفکەی وەلی خۆ بێژگە ئەوە قەتئەن ڕیشەگەلێتر هەست کە ها لە دەروونمانە کە ئێمە حتا ماوەیەکیش ئەوێنین هەوجۆرە کاک پەیمانیش وتی وەخت بووە 6 مانگ 2 مانگ 3 مانگ پاک بووە وەلی خۆ دووبارە چوویتە سەو سوراغی ئێمە گەرەکمان و لەغزشانە نەمێنێ بۆ ئێمە گەرەکمانە پیر و سوراغ ڕیشەکە تا ڕیشە لە وجود خۆتە لەبینەوەی من تا ڕیشانمەم لە وجود خۆمە لەبین نەبر بۆ نەتیجە نەگەیشتم قەویتریشەوە نەبووم ئەیسەی ئەحساس قودرەتی فرەترەکەم کاتی بۆ نەتیجە گەیشتم ڕیشەکانم پیا کرد وشکم کرد ڕیشەکان دانە بەدانە حەلیم کرد ئیتر ئیشە باوەڕ کە بمخەنە ناو جەمعێکیشە ناو کۆمەلگایەکیشە فاسدە فاسدیش بێ لەو لە حازانە و مواد مخدر ئەنواع ئەقسام لە دەستڕەسمە بێ ناو مەجالسێکە بووم کە مەشروب دەمە دەستیش بوو هیچێکیشم جێگوزینی نەکردە مطلقاً هیچێکم ناوەرگەسە جێەکەی و باعث افتخار خۆمە چون ئەو نەخۆم قدرەت من نەوینم ولی ئیسا هەم لە جێگەیەکە هاوڵاتیان عزیز کە بۆ نەتیجە گەیشتم کە ئەنتەقامە خۆم بەجێوێکە لە خۆمی بسێنمەوە لەو دەسەڵاتیە بسێنمەوە کە ئەو شتێ بەسەر منە داسەپان ئەو وەزعیەت و شرایەتیە بۆ من و میلیۆن هاجوانێ وەک من ئیجاد کردە کە بەعسم فەرارە میلیۆن هانەفەر لەو جامعاوێ بۆیە هاوڵاتیان هەدەف بەرنامەی ژیانەوە ئەوەیە هیوادارم گوێ بگرن بە بەرنامەکانمان بین هەر هەفتە ئێمە میوانداریەکەین لە لاو و گەنجهایەکە لە کۆمەڵگە تووشم کێشەبوونم گرفتە بوون خوشبەختانە کۆمەڵا هەمیشە دەرگای ئاوەڵایە هەمیشە تکیەگایە بۆ خەڵکی هەژار و
زەحمەتکێش و کرێکاری کوردستان ئەکسەریەت جامعەی کشە تووشە و مواصلاتاون لە قشر هەژار و کرێکار و زەحمەت کێشە جامان ئێمەش ئەو قشرە مەدن نەزەرمان ئەوەی کە سەرمایدارە کێشە و گرفت خۆی بۆ خۆی مشخصە ئەو نەدارایی هەزتانەی لاوەتێ خۆی بەربێ بۆیە ئێمە تەکیەمان لەسەر ئەخشاری زعیف جامعاز بۆیەتان پەیوەندیمان لەگەڵا بگرن حەزەکەین خۆشحاڵەوین لە تەجوبیاتان استفادەکەین وەلی کار بکەن هەل لە ئالم لە حسە و لەم دێقە و لەم سانی و دەسی پێکەن هاوڵاتیانی عزیز ئێمەشمان هەر هەفتە لەگەڵتانە ئەوین لە تەجوبیاتی جدید لە هاوڕیانە جدیدێ کە هاتن تەسمیمیان گرە ئێرادەی تریان پێیاکرە پۆڵایینەوە بوون توانیانە غەلەبەکەن بەر ئێتیات کە غەلەبەت کرد بە هەزاران مشکڵی تراتانێ غەلەبەکەی ئەوە من ئەتمینانە 1000% دیتان پێیان پس هاوڵاتیان لە بەرنامەی داهاتوویشە میوانداری یەکێتە لە هاوڕیانەکەین لە تەجوبیات و هاوڕێشمانە استفاداکەین و هەر ڕەوشە علمی تر بێ مناسبتر بێ ئەوەی کە کۆی جەمەکەین و ئەینە ئەختیارتان خۆشحاڵ بووین دە خزمەتتانە بووین کاک پەیمان زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامە سپاس دەکەم هیوادارم هەمیشە سەرکەوتو بی بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەرنامەی ژیانەوە بەرنامەی خۆتانە زۆر سپاس بۆ ئەوەی کە تام کات و ساتە بینەر و بیسەری بەرنامەکەمان بوون تا دیدارێکی دیکە هەر شاد و سەربڵان.